هەمزە ئەمین وەک یەکەمین گەشتیار لە دەواازەی سنووری تێوێڵەوە هاتە هەرێمی کوردستان. بەکر ساڵحیش بە شێوەیەکی ڕەسمی وەک یەکەمین گەشتیار لە هەمان دەواازەوە چوویە سنووری کۆماری ئیسلامی ئێرانەوە. بەم هاتن و چوونە جموجۆڵی گەشتیاری بە شێوەیەکی ڕەسمی لە دەواازەی سنووری تێوێڵە دەستی پێکرد. سەفەری دوور و درێژی ناو ڕێگای بۆ گەشتیاران کەم کردەوە. من خەڵکی جوانڕۆم پێشتر لە مەرزی پەرویزخان هاتو چوومە کرد بۆ عێراق. ئەلانە شکر بۆ خوا مەرزە کریاوە سۆ هەم مەسیرم نزیک بووە سۆ هەم خۆ وعنوانی ئەوە جێگەیە کە ئاو هەوای خۆشترە مردمەکەیکی شکریخوا بۆ هاتو چووکردنەکە زۆر محتەرەم و احترامێکی فرەفرەیان نرتین و منیش پێویستی بە وەستە کە تەشەکر بکەم لە ئەو کەسانە کە کارێکیان کریا مەرزە بکرێتەوە. ئێمە خەڵکی هەڵەبجەی تازەی نەمانوێت سەفەرکەین بۆ منتیقەی هەورامانی ئەودی بۆ پاوە. مەرزەکە بە تایبەتی بۆ منتیقەی ئێمە زۆر شوێنێکی باشە و گونجاوە لەبەر ئەوەی کە زیاتر نزیکە لێمان و لە منتیقەکەمان و زۆر شتێکی باشە دەست خۆشکاریتان لێگەین شتێکی زۆر باشە و سوپاسی کارمەندەکانی شەکان ڕائەپەڕێن زۆر بەباشی. لە ڕووی ئابووریەوە بۆ هاوڵاتیانی هەڵەبجە و هەورامان و دانیشتوانی شارەکانی پارێزگای کرماشان و سنا کە هاوسنوورن لەگەڵ پارێزگای هەڵەبجەدا سوودێکی ئەجگار زۆر بە هاوڵاتیان دەگەیەنێت. زۆر باشە وەڵی هەر لە لەحاظی دەرامەد و هەم لە لەحاظی داهاتی ئینەم خەڵکە بە کار ئاسانی بۆ خەڵکی هاتوچۆ چون بەڕاستی زۆر کێشە بوو هێمە ئەڕینە مەریوان لە مەریوانەوە بەرەو هەورامان و ئەم هەمگە دەردی سەرۆم وەلی ئەلعانە بەڕاستی بە 1 و 2 سەعاتێتە ئەم دێوە کاراسانێکی زۆر جوان و دەستیان خۆشی ئەوە زەحمەتی کێشاگە بۆ ئەم مەرز. پارێزگای هەڵەبجە بە درێژایی 170 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا لە ڕێگای هەردوو دەواازەی سنووری پشتە و تەوێڵە جموجۆڵی بازرگانی پێشتر هەبووە. لە ئەم ڕۆژەوە جموجۆڵی گەشتیاری لە دەواازەی تەوێڵە بەڕەسمی دەستی پێکردووە. لە چەند سەعاتی یەکەمی ڕۆژی کردنەوەی دەواازەکەش 32 هاوڵاتی لە هەرێمی کوردستانەوە سەفەریان ئەنجام داوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، دەواازەی سنووری تەوێڵە.